گەفن تورکی بۆ ئۆپراسیۆنەکە و لەسەر هەرێمین کوردین سووری بەردەوامە تەوی هێشاریە ئەمریکاش بۆ تورکیە گو هەگەر ئێریش دژی هەسەدێ پێکانی دێ لە ڕاستی سزایان بێ و دێ زیانەکە مەزن بکێژێتە کلیەن هەردوو ئالیان لێ هەگەر ئەv ئێریش پێک هات دێ هەسەدێ و ڕێڤەبەریا خۆسەر چ بەرسێ بدەن یەپەگە گۆ هێزا سەرەکەی یا هەسەدێ دەبێژە هەگەر ئێریش هات و پێک هات تێواتەیە گۆ هەموو پەیمانین ئاگربەستێ ناوبەراوان و تورکیەدە تێک دچن بەردەفکێ یەپەگێ نوری مەحموود ژدەنگی ئەمریکارە دەبێژە گۆ هێزێن وان دێ vەگەرن خەتە جوودەکار و بەرەوانیە بەر هەرێمên خۆ دە بکن Vê carî pêwîst dike em wekû ku me Daeş di Kobanî de şikan gerek dike em li artêşa Tirk jî bişkînin divê de biryarbûyîna me tecrûbeyên me û xwarêxistinkirdina me li gor wê nehatiye çêkirin lê belê hedefa me ne êrîş e hedefa me ne şer e eger ku hat êrîş li ser me hat kirin di îtarê parastina rewa da wê şerekî cuda bêkirin لە ئالیەکی دن ڕێڤەبەریا خۆسەرا دموقراتیک یا باکوور و ژلاتی سووریە دەبێژە گۆ ئێریشا تورکیە تێواتەیە پێکانینا تورکی تاوانەکە شەر دژی پێکهاتەین هەرێمێ بەر بچاوێ جیهانێ و بەهانەیەن تورکیەن ئەولەکاریە نیشتیمانی نەڕاستن دێ ئەو بە هەموو هێزاخوا بەرەوانیە بکەن نطالب مؤسسات الأمم المتحدة ئەم ژە سازیە نەتەوەیەن یەکبووی داخواز دەکەن کو بە ئەرک و بەرپرسیارەتیان خوا دەربارێ بنپێکردن و ئێرشێن تورکیە لەسەر خاکا سووریە ڕابن هەروەها دەوێ هێزێن گارانتۆر بەرپرسیاریان خوا دەربارێ ئاگربەستێ بجێبینین و سنوورێکی ژکریارێن تورکیەڕە بینن پێویست و بڕیارێکی نێودەوڵەتی هێزن نێودەوڵەتی لە دەڤەرێ بجەبینن کوڕێ لەڤەر بنپێکردنێ تورکیە بگرن تردع تركيا عن استفزازاتها کۆلانا قامشلۆ بە هەموو پێکهاتەیان جی بترسن نەخاسم گۆ دەڤەرە چاڤرێ گۆ دێ ئارمانج ببە بکوراهیە 30 کیلۆمترە و ئەف تێواتەیە گۆ هەموو دەڤەرین کوردان لە سووریێ ژێرگەفێدەیە مەلک ئاژۆکەرەکە ژ قامشلۆیە دبێژە هەگەر ئێریش پێک هات دێ ئەوەی بەرخوا بدن و ژ خاکا خۆ دەرناکەون برداز شو دفرك دي وقيمتهم هبه نا عربي بيشنز من طلع من داره وقل مقداره اش اخاف ودرناك منين شيت كيبر بكين داقر دكين برداقر كين الفرد خي الورد خي قالك جارا الفرخص واش روش افادر نكد وصدرناك مفاز تيد اختيار بما لە هەرێمین کوردین سووریە 5 کامپێن دەربدەر و کۆچبەران هەنە لەسەر درێژاهیە شەڕی نافخۆیی لە سووری بسەد حەزاران خەلکên سووری ji deverên navxwe û yên jêr kontrola Tirkiyê de xwal herêmên Kurdên Sûriyê yên bi ewle girtibûn. Operasyonên Tirkiyê dê aramiya herêmê têk bibe û paşaroja nêzîkî 1 milyon derbiderên yên di kampa û yên di nava bajara de wê nediyar be. Serokê Tirkiye dibêje got bi kurahiya 30 kilometr dê armanca operasyonê de be. Têwateya got Kurdên Sûriyê dê derbiderî herêmên gocareke din şaneyên Daişê lê aktîvin nexasim got bi êrîşa Tirkiyê re Daişê Sûdê digre. Kurdê Sûriyê dibêjin got dê ewlê rastî di êrîşan werin. Ji Bakur Tirkiyê ji başûrî devera wan jî şaneyên Daişê. Zana Umer dingê Amerîka Qamişlo.